ساڵانێکە حکومەت دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی ئیهمال کردووە و دەرفەتی بۆ دامەزراندن نەهێشتوتەوە، بە تایبەتی دەرچوانی کۆلێژ و بەشەکانی کشتوکاڵ. ئەمەش وای لە قوتابیانی ئەو بەشە کردووە کە خۆیان دەرفەتی کارکردن بۆ خۆیان بڕەخسێن و پەرە بە تواناکانیان بدەن. لەو چوارچێوەیەدا ژمارەیەک لە دەرچوانی کشتوکاڵ لە قەزای شارە زوور دەستیان کردو بە داچاندنی بەروبوومە هاوینەکان بە شێوەیەکی زانستی. ئامانجی ئەم پرۆژەیە ئەوەیە یەکەم دۆزینەوەی یەکەم فێربوونی ئەندامانە بۆ ئەوەی کەسانێکی ئەکادیمیان لێ دەچێت. دوم دۆزینەوەی هەلیکارە بۆ دەرچوو. پرۆژەکە جارێ لە ئاستێکی سەرەتایەیە ئەو هاوکاریانش کە هاوکاری کراوین کەسانی خێرخواز بوون هاوکاریان کردوین و بتوانین ئەم کارە بکەین. ئەو دەرچوانی بەشی کشتوکاڵ ئاماژە بەوە دەکەن دەیانەوێت لە ڕێگەی داچاندنی بەروبوومە هاوینەکان بژێوی ژیانیان پەیدا بکەن و سوود لەو زانیاریانە وەربگرن کە تەمەنێکیان لە پێناویدا بە خەرجدا. ئەوان باس لەوەش دەکەن چاندنی بەروبوومەکان بە شێوەیەکی زانستی بەرهەمی زیاتر و باشتر دەدەن بەدەستەوە و ئاستی بەرهەمێنان بەرز دەکەنەوە کە لە ڕابردوودا گرنگی پێنەدراوە. ڕۆژانە ئێمە لە بەیانیان زووە کاتەکان نزیکی 5-5.5 سەرم زەوێ بۆ کردنی ئیشەکانمان و ئێمە لێرەدا تا ڕادێکی باش قۆناغەکانی ئیشکردنی خۆمانمان تێپەڕاندووە. ئەویش لە دانانی سۆندە و ناشتنی تۆوەکانە کە تەواو بووین و ئێستا چاوەڕێی چەکەرەکردنی تۆوەکانین لەگەڵ هاوڕێمانە و ئامانجمان ئەوەی خزمەتێکی باش بکەین بە بوارەکەی خۆمان و تا بتوانین سەرکەوتوو بووین ئەو زانستی کە پێمانە بتوانین بەکردداری ئەنجامی بدەین لەم زەوێدا و هەروەها ئومێدێکی باشمان هەیە کە ئیشەکانمان سەرکەوتوو بێ و داواکاریشین لە هەموو لایەنەکان بتوانن بە هەموو شێوەیەک بە تایبەت وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکان بتوانن یارمەتیی باشی ئێمە بدەن. ئامانجمان برەودان بە کەرتی کشتوکاڵ و بەرهەمە ناوخۆیەکان ئەمانەوەی زیاتر گرنگی بە کەرتی کشتوکاڵ بدرێ و بەرهەمە ناوخۆیەکان زۆر بێ کەمتر گرنگی بە بەرهەمی دەرەوە بدرێ و بەرهەم لە دەرەوە بێتە ناوخۆی کوردستان. ئەگەر بکرێت و پاڵپشتی بکرێن چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان یان وەزارەتی کشتوکاڵەوە ئێمە توانین زیاتر پرۆژەکانمان گەورەتر کرد. لە پرۆژەکەدا تۆوی چەند بەرهەمێکی وەک کوولەکە و خەیار و کاڵک و چەند بەرهەمێکی تر چێنراون و قوتابیە دەرچووەکان پلانیشیانە پرۆژەکەیان بەرەو فراوانتر بەرن. دەشتی شارە زۆر یەکێکە لە ناوچە بەپیتەکانی هەرێمی کوردستان بۆ کشتوکاڵ، بەڵام تا ئێستا نەتوانراوە بە شێوەیەکی زانستی سوود لەو ڕووبەرە بەرفراوانی ناوچەکە ببینرێت بە بڕوای شارەزایانی کشتوکاڵ. ئاوردانەوە لە ناوچە بەرفراوان و بەپیتەکەی شارە زۆر پرۆسەی بەرهەمێنانی میوە و دانەوێڵە خۆییەکان بە شێوەیەکی زانستی ئاستی بەرهەمێنان زیاد دەکات و سەدان هەلیکاریش دەڕەخسێنێ بۆ دەرچوانی بوارەکە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر.